سڵاوتان لەبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە شێرپەنجەی مناڵ و بە تایبەتتریش لە مانگی نۆیین کە تایبەتە بە هۆشیاری شێرپەنجەی مناڵان کە لە سەرانسەری دنیاە هەڵمەتی بۆ ئەنجام ئەدرێت. بزانین لە کوردستانە چ ڕێکارێک ئەگیرێتە بەر بۆ یارمەتیدانی ئەو مناڵانەی کە توشبووی شێرپەنجەن. مانگی نۆ مانگی هۆشیاری شێرپەنجەی مناڵانە. لە هەمان مانگە لە 16ی نۆ یادی 31مین ساڵی دامەزراندنی مناڵپارێزی کوردستان کرایەوە. ئەچمە لای بەڕێز کاک سامان کەریم کە سەرپەرشتیاری پرۆژەی ئاران لە بەرنامەی تەندروستی مناڵپارێزی کوردستان لە ناو نەخۆشخانەی هیوایە. سوپاس بۆ قبوڵکردنی میوانداریەکە. دووەم جارتانە کە چاوپێکەوتن لەگەڵ بەڕێزتان ئەکەین بۆ پێی کە سەرپەرشتیاری ئەم پرۆژەیەن کارەکانی ئێوە چۆنە لە ناو نەخۆشخانەی هیوا بەتایبەتتر بۆ مناڵانی توشبووی شێرپەنجە. فلمەستان سەرتا بەخێربایتان پێڵە هەموو نەخۆشیەک کە کەسێک تووشیە بێت لایەنێکی دەرونی هەیە و لایەنێکی جەستەیی هەیە باشە بە تایبەتی ئەم لایەنە دەرونی لە نەخۆشی شێرپەنجە زۆر زیاتر دێتە بەرچاو تۆخە بێتەوە هەنێک جار کەسێکی نەخۆشی شێرپەنجەشی نییە بەڵام فۆبیایەکی یاردوست بۆ بەرامبەر بە نەخۆشی شێرپەنجە باشە شڵژانێکی گەورە دروستە بێت ڕووخانێکی گەورە دروستە بێت چ بگا بەوەی کە ئەم نەخۆشی جگەرگۆشەکەت بێت نەخۆشی کەسێک بێت کە تۆ ینی بە دڵ و گیان خۆشتێ مناڵەکەت ینی لەوە زۆر وازەخترە پێ نەزانە بلەشی زۆر قورسە بەڵام بەداخەوە لە چەند ساڵی پێشووە کۆمەڵێک زانیاری غەڵەت بڵاو بووەوە لەسەر شێرپەنجە هەروە کە خۆتان ئەزانن زۆربەی جار خەڵک وا تێ ئەگات ینی مرۆڤ وا تێ ئەگات کە شێرپەنجە بەرامبەرە بە نەمان باشە پەیامی سەرەکی ئێمە بە تایبەتی لەم مانگەیە ئەوەیە کە بڵێن شێرپەنجە بەرامبەر نییە بە نەمان شێرپەنجە ئەگەر ئومێدت بێ ئەگەری زۆرەکە تێپەڕێن ئەگەر هیواد بێ ئەگەری زۆرەکە تێپەڕێت باشە ئەمە بۆ شێرپەنجەی ئەو کەسانەشی کە توشبووی شێرپەنجەن و گەورەن هەمان پەیام بڵاو ئەکرێتەوە بەڵام جیاوازیەکەی چییە لە مانگی نۆیە ئەم پەیامە لە جیهانە ئەیانەوێ بەم پەیامە چی بگەێنن بە خەڵکی ئایا تەنها هۆشیارەکەیەک یەکسان نییە بە نەمان یان بابەتی تریش لەخۆ ئەگرێت خۆی زانیارە زانستیەکان کە بڵاو ئەبێتەوە زانیاری واقعیەکان کە بڵاو بێتەوە دێتە بەرچاوی خەڵک باشە ئەو کاتە بۆیان دەرەکەوێت کە بەڕاستی ئەو باوەڕێکە بوویانە باوەڕێکی زۆر پرسێنەر و تۆقەنەژی بووە ئامانجەکە ئەوەیە مەبەستەکە ئەوەیە تۆ وەختێک گورت بەرز بێت وەختێک ینی ڕۆحیەکی باشت بێ مناعی بێن باشتر ئیشەکات باشتر ئەتوانیت کە لێک بەرامبەر ئەم حاڵەتەیە بڵێن خۆ بگرین و هەنێک کەسەیە کە مەسەڵەن ڕۆژێک لە ڕۆژان بیری نەکردێتەوە کە دێتە ئەو نەخۆشخانەیە مەسەڵەن تووشی ئەو نەخۆشیە بەڵام ئێمە پێشوەختە ئامادەیان ئەکەین ئەگەر کۆمەلگا ئامادە ئەکەین ئەگەر شتێکی وایش بوو وەکو خۆی واقعەکە ئەمەیە باشە ئەمەری چاکبوونەوە هەیە ئێستا زانست پێشکەوتووە لەبەر ئەوە ئەمانەوێت ینی ئەو ورەیە دروستکەین لە خەڵکە لەبەر ئەوەی لە هەموو دنیاە بەشی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیمان هەیە لە نەخۆشخانەی شێرپەنجەکان باشە بۆ خۆ ئەو بەشە هیچ ئیشێکی طبی ناکات بەڵام ئیشێکی پزیشکی ناکات بەڵام ئەو نەگرێتراوە بەیەکەوە باشە لایەن دەرونی و لایەنی جەستەیی باشە بەرگری جەستەیان مەناعەیان زۆر بەرزە بێتەوە ئەگەر ورایان باش بێت باشە بە تایبەتی لە مناڵانە کە ئەسڵەن لە هەنێتە منە هەر نازانێت چیەتی بۆ لێدەیە لە هەنێتە منە ئەسڵەن پست کێشێکەوە ئەو دەرزی ئەو خەستەخانەی پێ ناخۆشە باشە کەواتە پێدانی زانیاری دەربارەی خودی نەخۆشیەکە و قۆناغەکانی نەخۆشیەکە زۆر گرنگە لێرە ئەمە یارمەتی دایک و باوکەکانیش و یارمەتی و مناڵانەش ئەیە کە پرسیاریان لەلا دروست بووە ئەچینە لای راپۆرتێک دەربارەی قۆناغەکانی نەخۆشی شێرپەنجە و لە هەر قۆناغەیە چ کاریگەریەک بۆ کەسەکە دروستە بێت. وشەی شێرپەنجە بۆ ناساندنی کۆمەڵێک نەخۆشی بەکاردێت کە تیاندا خانەنە ئاساییەکان بەبێ کۆنتڕۆڵ دابەش دەبن و شانەکانی نزیکیان داگیر دەکەن و لە ڕێگەی سیستمی خوێن و لیمفەوە بۆ بەشەکانی تری لەش بڵاو دەبێتەوە. شێرپەنجەی منداڵ جیاوازە لە شێرپەنجەی گەورەکان ئەو بەشانەی لەشی منداڵ کە زۆرترین جار شێرپەنجە تیاندا ڕوو دەدات جیاوازە لە گەورەکان. شێرپەنجەی خوێن لوکیمیا، شێرپەنجەی مێشک و وەرەمی بڕبڕەی پشت لیمۆفیا.
کەواتە بەو پێی کە لە راپۆرتەکە بینیمان زانیاریە زانستی و دروستەکان یارمەتی دەرمانە بێت لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ باری تەندروستی مناڵەکانمان بکەین کاتێک کە توشببووی شێرپەنجە بن. بۆ پێی کە بەڕێستان سەرپەرشتیاری پرۆژەی ئاران ئایا ئەو خزمەتگوزاریە دەرونیانەی کە پێشکەش ئەکرێت لە چ ڕوویەکەوەیە بۆ مناڵەکان؟ خۆی پێشکە بڵێن ئەو هاوکاریانەی کە پێشکەشی مناڵەکان دەکرێت بەپێی تەمەنی مناڵەکان ئێمە ئەیگۆڕین باشە چکە هەر مناڵە بەپێی تەمەنی خۆی بیگۆڕی بۆ نمونە مەسەن تا 6 ساڵ زیاتر کەڵک لە ئیشی هونەری کەڵک لە کاری هونەری و کاری دەستی و ئەم شتانە وەرەگرین و لەو بابەتە مەسەڵ مامۆستا هونەرەکە زۆر هاوکاریمان دەکات چکە ئێمە پەیامەکەمان مەسەجەکەمان ئەمانوێت لە ڕێگەی ئیشی هونەریەوە بکەین چکە لەو تەمەنای مناڵ لە تەمەنێکانیە کە تۆ ڕاستەوخۆ گوێت بۆ بکرێت باشە 6 ساڵ بەرەوسەر کە دێتە تەمەنی خوێندنگا دێتە ئەو تەمەنەی کە ئەم مناڵە لەبەر نەخۆشخانایە لەبەر نەخۆشەکەی دوور کۆتۆ لە خوێندن هەست بەکەم و کوڕیە ئەکا لە خۆیان تا پێش ئەو تەمەنا یانی تا 6 ساڵی مناڵەکە بەس ئەوەیە لە دەرزی و لە کانۆلا لەمانە ئەترسی دەخست حتا ئەگەر لە ناو نەخۆشخانەی هیواشانە بێ لە هەموو نەخۆشخانەکانی تر ئەترسن لە دەرزی بەڵێ لە دەرزی لە هەر بابەتێک لەو شتان بەڵام لە دوای 6 ساڵ تۆزێ بابەتەکە ئاگۆڕێ هەست بە ینی نوقسان کەم و کوڕیە ئەکا لە خۆیان لەبەر ئەوەی برادەرەکانی و براکی و خوشکی و چۆتەوە بە خوێندنگا بۆ پرسیار لای بیستبم بۆ هەلێرم خۆگەر نەخۆش بم بە دەرزیە چا ئەبمەوە بەخەبێ چا ئەبمەوە و پێشتر باشە بەڵام ئێستا ئەو پرسیارانە کە لای ئەم دروستە بێت ئێمە چۆن جوابین پرسیارانەیان بینەوە بە هاوکاری دەروون باشە هەنێک جار لەبەرەوەی هەست بە کەم و کوڕی خۆی نەکا لە زیاتر زۆر جار بابەتەکانی مەکتەبی پێڵێنە زۆر جار کە کتێبەکەی ئێنێ توێژەرەکەمان ئیشی لەگەڵاکە نازانم دەروناسەکەمان کۆمەڵناسەکەمان مامۆستای هونەرەکە ئیشی لەگەڵاکە ئەلفوبێ لەگەڵا ئیشەکە بۆی هەست نەکات دواکەوتووە و زۆریشیان پێخۆشە هەنێ جاریش لە ڕێگەی ئیشی هونەریەوە چەندها مناڵ هەیە دەرکەوتۆ کە چ بەهرەیەکیان هەیە لە بابەتی هونەریە لە بابەتی وێنەکردنە باشە هەنی لەوە بۆ لایش ینی بڵێن لە 2 ساڵ و 3 ساڵ بۆ لاوە کاتی ئەوە هەیە کە وەرە مناڵەکە ڕاستەوخۆ قسەی لەگەڵا بکرێت گوێگرێکی باشبی بۆ مناڵەکە گوێ لێ بگری گوێ لە بێتاقەتیەکانی بگری بێزاریەکانی بگری گوێ لەوە بگری بڵێن بەڕاستی کێشەی چییە باشە لە 3 ساڵ کەسێک هەیە کە گوێگرێکی باشە گوێ بۆ بتوانێت بابەتەکانی باس بکە زۆر باشە ئەچمە لای خاتوو ماریام محەممەد کە دەروونناسی مناڵپارێزی کوردستانن بزانین شێوازی کارکردنی چۆنە لە ناو نەخۆشخانەی هیوا لەگەڵ مناڵانی توشببووی شێرپەنجە. یەکێک لەو پسپۆڕیانەی کە لە پێدانی هەواڵی توشبوون بە نەخۆشیە بەشدارە دەروونناس و کۆمەڵناسەکانن ئەچینە لای خاتوو ماریام محەممەد کە دەروونناسی مناڵپارێزی کوردستانن لە پرۆژەی ئاران لە ناو نەخۆشخانەی هیوایە. سپاس ماریاخان کە قبوڵت کرد قسەمان بۆ بکەیت. طبعا زۆرترین فشارەکە لەسەر بەڕێستانە کە چۆن پەیوەندی دروست بکەن لەگەڵ مناڵەکانە چۆن پێیان بڵێن کە جۆری نەخۆشیەکەیان چییە و چۆن هاوکاری دایک و باوکەکان بکەن ئێوە چۆن دەست پێ ئەەکەن؟ ڕاستە هەچ کەیسێکایەتە نەخۆشخانەی هیواوە ترس و قەلەقێکی زۆری هەیە خاستان دایکەکان لەبەرەوەی هیچ معلوماتێکیان نییە لەسەر نەخۆشخانەی هیوا و جۆری نەخۆشیەکان وە هیواش تایبەت نییە تەنانەت بە توشببووی شێرپەنجە ڕەنگە زۆربەی نەخۆشەکان کە پەیوەندیان بە خوێنەوە بێ لەوێ چارەسەر وەرگرن عادەتەن کە کەیسێکی تازێتە لای ئێمە بەپێی ئاستی مناڵەکە ئەگۆڕێت و لەگەڵ دایک و باوکەکە قسە ئەەکەین و پێشەوەی کە تەشخیص کرێت کە مناڵەکان توشببووی هەج نەخۆشێک بێت ئێمە قسە لەگەڵ دایک و باوکەکان ناکەین ڕێنمایە نەکەین ئەو ڕوونکردنەوە لەسەر ئەو شتانین کە لەوێ هەیە و مناڵەکەش ژوورێکی یاریمان هەیە هەتا ئێمە لەگەڵ دایکەکە قساکەین لە بەرەوەی لە ژوور یاریەکە یاری لێ مامۆستای هونەری لێە ئەتوانێت لەگەڵ مامۆستای هونەرەکە یاری فکری بێت وێنە کێشان بێ یان هەچ بابەتێکی کە پەیوەندی بە مناڵ و یاریکردنەوە هەبێت لەو ژوورە بیکات کەواتە سەرەتا لەگەڵ دایک و باوکەکانەدا لەگەڵ دایک و باوکاندا عادەتەن باسی ئەوەکەن کە سەردانی نەخۆشخانەی هیواکەن یەکسەر ترسێکیان بۆ دروستەوە ئەزانن سەردانکردنی نەخۆشخانەی هیوای یەکسانە بە نەمانیان لە ژیانە نەمان ئەم چەمکە گۆڕاوە یان لە ڕێگەی ئەو قسەکردنەی کە بۆ دایک و باوکەکانی ئەەکەن زانیاریە زانستیەکان ئێنێ بۆی ئەو هەڵە تێگەیشتنە نەمێنێ لە مێشکیانە ڕاستە هەچ کەیسەکەیەتێ بزەبت ئەو شتە لە مێشکاتی وا ئەزانێ ئەوەی کێتە هیوایان ئەوەی کە توشببووی شێرپەنجەی تر یەکسانە بە کۆتایی هاتنی ژیان لەبەروی هیچ
ڕێنمایە یان هەر شتێکیان نەبیستۆ سەبارەت بەوە کێتە لای ئێمە شتەکانیان بۆ ڕوون ئەەکەیتەوە زیاتر ئەمەلیانێت تێ زیاتر وای لەکەی ئەو فکری کە هەیەی نەمێنێت یان کەمتری کێتەوە کە شێرپەنجە یەکسانیە بەمردن. زۆر باشە کاتە یەکەم بەرکەوتنتان لەگەڵ دایک و باوکەکان دواتر لەگەڵ خودی مناڵەکەیە ئایا چکە ئەمە پرسیاری زۆربەی دایک و باوکەکانە ئایا بە هەموو مناڵێک ئەتوانین پێی بڵێن کە تۆ شێرپەنجەتە نەخۆشیەکە بەم جۆرەیە ئازاری هەیە بۆ نمونە چارەسەریەکان بەم جۆرەیە یاخود بەپێی تەمەنی مناڵەکە بڕیار ئەدرێت بەپێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێ ئێمە لەبەرەوەی لە مناڵی 0 تا 18 ساڵی تایە و ڕەنگە مناڵێکی 2 ساڵ و 3 ساڵ زۆر ئەو شتە نەزانوە ئەزانن خەسخانە بەسکانۆلایە دەرزیە عیلاج وەرگرتنە بەڵام لەسەر ئەو تەمەنەوە لە تەمەنی 6 ساڵ بەرەو ژوور ڕەنگە هەنێ پرسیاریان بۆ دروست بێ بڵێ کە من بۆ لێرەم بۆ بەردەوام لێرەم عیلاج وەرەگرم ڕەنگە هاوڕێکی کە هەبێ سیرکە ئەو چۆتە بوارێکی تر لە مەکتەبە چوونە دەرەوە هەیە بۆ من بەردام ئەبێ بێمە ئێرە و عیلاج وەرگرم و لەو تەمەنە زیاتر کەیسەکانمان هەیە کە ئەزانن ڕەنگە دایکەکە پێیوت بێ یان خۆی معلوماتی کۆ کرد بێت وردەوە دەتر بیر ئەکاتەوە کە من بۆچی لێرەم ئەم فترە و عیلاج وەرەگرم لەو کاتانە ئێمەش زیاتر هاوکارێکین و گوێگریکی باش ئەبین بۆ مناڵەکەوتر بەپێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێت شێوازی قسەکە چ ڕێکارێک بەکار ئەهێنن بۆ ئەوەی ترسی نەبێت لە نەخۆشیەکە چکە ئێمەی گەورەکانیش کە ئەی بیستین ئەو ترسە هەر دروست ئەبێت چۆن ئەڵێن حەزارێک هەر ئەەکەی بۆ مناڵەکە بۆ منە سەگەر بناڵێکی 10-12 ساڵ لای بەڕێستان بێەوە پرسیاری هەبێ دەربارەی نەخۆشیەکەی ئێوە چۆن ڕێنمایی ئەەکەن چۆن وەڵامی ئێنەوە کە هەروەکو ناوی نەخۆشخانەکە دیارە هیوادار بێت بۆ داهاتوو بەڵێ کەیسمان هەیە کە لەو تەمەنە کەیەتە لای ئێمە زۆر باش یەتگوێمان بۆ ئەگرێ ئەو ئازاری کە هەیەی باسی ئەکات و ئێمە ڕێنمایی ئەەکەین کە چۆن بتوانێت زاڵ بێ بەسەریا کە چۆن بتوانێت ئەم مەرحەلەیە تێپەڕێنە چەندەها نمونەی جوانمان هەیە کە توانێتی بەسەر نەخۆشیەکە زاڵ بێت توانێتی تێپەڕێنەوەکو هەموو مناڵەکانی تر کار و چالاکی ڕۆژانەی خۆیان بەردەوام بێت و لە مەکتەبە یان کەیسمان هەبوو لەگەڵ خۆمانە هاتۆ کاری خۆبەخشی کردو وەکو نمونەیەکی جوان ئەهێنینە بەرچاوی کاتە یەکێک لە تەکنیکەکان ئەوەیە کە کەسێک کە شێرپەنجەی تێپەڕاند و سەرکەوتوو بۆ و زاڵ بۆ بەسەر و ئازارانی کە هەیەی ئەمە یارمەتی دەرەبێ بۆ کەسەکە کە هیوایی پێ ببەخشرێت یارمەتی دەرێکی زۆر باش ئەبێ بۆی هەست نەکا کە تەنیایە کە بە تەنیا ئەوە چەندەها نمونەمان هەیە کە پێی ئەڵێن ئەم کەیسە باش بۆ تۆی تر هەست بە متمانەیەکی زیاترەکە کە ئەمیش بتوانێت ئەو زۆرفە تێپەڕێن وەکو چارەسەرکردنی دەروونی بۆ پێی کە بەڕێستان دەروون ناسن چ تەکنیکێکی تریان لەگەڵ بەکارە ئەهێنن چکە بە بۆنەی وەرگرتنی چارەسەریەکان تووڕەبوونیان تیا دروست ئەبێ لە هەنێکیانە نیشانەکانی خەمۆکییان تیا دەرەکەوێ بۆ ئەو لایەنە چیان بۆ بەکارهێنن ئەمەش هەر بەپێی ئاستی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێ زۆر جار ئێمە لە ڕێگەی یاریکردنەوە ئەتوانین ئەو ئازاری کە هێتی کەمیکەینەوە یان لە ڕێگەی وێنە کێشانەوە کە لە بەشی هونەرەکەمان و مامۆستای هونەرەکەمان پاڵپشتێکی زۆر باشمان هەیە کە ئەتوانین لە ڕێگەی ئەو ئازارەکەم کەینەوانێت وەکو خێزانەکان هەنێک جار پێویستی بەوە کردو خێزانەکانیش تێکەڵی شێوازی چارەسەری مناڵەکان بکرێت چکە هەنێک جار ململانە دروستە بێ لە بینی دایک و باوکو مناڵەکەیە وەکو ئەڵێن جار عینادی ئەکەن بە قسەمان ناکەن یان تووڕەبوونێکیان ئەبێ بەرامبەر بە دایک و باوکە بۆ ئەو لایەنە ئەنی هەنێک جار جەلەسەی بەیەکەوەی یان بۆ ئەنجامەیە بەڵێ لەگەڵ دایک و باوکەکانە قساکرێن و ڕێنمای ئەکرێن کە چۆن بتوانێت تعامل لەگەڵ مناڵەکە بکات چکان ڕەنگە زۆر جار بابەتی دەرمان و عیلاجەکە و حتمما ئێمە لەگەڵ دکتۆرەکە شاقساکەن ئایا کاریگەری ئێوە یان شتێکی ترە ڕەنگە زۆر جار دەرمانەکە بێکە ئەو هەڵچوون و تووڕەبوونیان بۆ دروستکات و ئێمەش لەگەڵ دایک و باوکەکە دانیشین و ڕێنمایەکەن کە چۆن بتوانێت تعامل لەگەڵ ئەو مناڵە بکات لە کاتی عیلاج وەرگرتنەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ مناڵێک کە توشبووی شێرپەنجەیە خۆشبەختان ئەوانی کە ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە زۆر جار کە سوکار سەردانیان ئەکەن ئێمە کە سەردانی خێزانێکەکەن کە مناڵی توشبووی شێرپەنجەی هەیە چ جۆرە مامەڵەکردنێک تەندروست و دەروون دروستانەیە کە بیکەین چکە بەداخەوە ئەبینین زۆربەی بێتاقەتی وەیش و گوناحە و ئەمەوە بوو ئەم باسانە ئەکرێت لە دەوروبەری مناڵەکە بەڵام ڕێنمایی بەڕێستان چیە بۆ بینەران کە پێمان بڵێن چۆن
مامەڵەیان لەگەڵا بکەین وەکو خەڵکێکی گشت. ڕاستەکەی ئەو تعاملانە زۆرە ڕەنگە دایکێکی تر مناڵێکی تر ببینێ ئەو کەلیماتانە بەکاربێنەیە بەچایکی بەزەیەوە سەیری بکە بەڵام ئەمانی ژوەکو هەموو مناڵێکی تر توانە و بارەی خوانێ ئەتوانن ئەم زروفە تێپەڕن لە بەرەی شتەکە کاتیە ئەتوانن زاڵ بن بەسەریا وەکو هەموو مناڵەکانی تر ئەتیادی دەستکەنەوە بەکار و چالاکی ڕۆژانەی خوان بۆ بابەتی ئەوەی کە چۆن تعاملیانکەن لە ماڵەوە یا سەردانی عادەتەن ئەمە قسەی پزیشکەکانە لە بەرەوەی بۆی مناعیان زۆر دانە بەزێ خوانەخواستە تووشی ڤایرۆسێک بن حاڵەتێکە سەردانەکانیان کەمتر کردوتەوانێ بۆی زۆر بەرکەوتنیان لەگەڵ کەسی بەرامبەران نەبێت خاستن ئەوانەی کە خزم و ناسیاویان زۆرە بەڵام لە ئەسنا ئەوەش ئەتوانن چوونە دەرەوەیان هەبێت بەرکەوتنەکانیان کەمتر بکەنەوە هەتا ئەو کاتەی مەناعوشتیان باشە بێت و ئەتوانن چارەسەرەکانی کەوەرگرن. یەکێک لەو بابەتانی تر کە زۆر گرنگە عادەتەن کە مناڵێک گرفتی تەندروستی هەبێت دایک و باوکەکە خەمێکی زیاتری لێخۆن و زیاتر گرنگی پێیان کە ئەمە زۆر جارەوتریان ناسپێدانێکی زۆرە چۆنم هاوسەنگیە ڕابگرین چونکە دایک و باوکە جەرگێتی ئازار ئەچێژێ حەزەکە ئەوەی لە دەستێتی بۆ مناڵەکەی بکە بەڵام دواتر کە ڕزگار ئەبێ لە شێرپەنجەکە و بەرەو باشبوون ئەچێ سێرەکەین ئەو ناسپێدانەی ماوەی نەخۆشیەکە ڕنگدانەوەی ئەبێ لەسەر کەسایەتیەکەی زیاتر داوای شتەکە زیاتر تووڕەبوون و هەڵچوونی ئەبێ چۆن بتوانن دایک و باوک ئەم هاوسەنگیە ڕابگرن. ڕاستەکەی ئەوان زۆربەی کێشەی دایک و باوکەکانە کە ئەزانم مناڵەکان نەخۆشە ئیتر نازێکی زۆر زیاتریان ئێنێ زیاتر بە قسەیان ئەکەن زیاتر داوای هەر شتێ بکەن بۆیانە خەنە بەردەسی و مناڵیش ئەم فترێ بە کاتێکی باشە زانە بۆ ئیستیغلالکردن ڕێنمای دایکەکەکەین کە وەکو مناڵێکی نەخۆش تعاملی لەگەڵ نەکا وەکو مناڵێکی زۆر ئەتیادی کەیەتە ئێرە و چارەسەر وەرەگری حتمما ئیتر ئەوەی کە بابەتە پزیشکێکەوە زۆر گرنگە چۆن بتوانێت تعاملی لەگەڵ کاناڵم زۆر جار ڕەنگە تەسیری عیلاجەکانە بێ بەڵام وەکو مناڵێکی نەخۆش تعاملی لەگەڵ نەکا وەکو مناڵێکی ئاسایی پێشتر چۆن بۆ ئاوای تعاملی لەگەڵا بکە و بتوانێت دوای ئەوەشی شەڵاکە ئەو پارودۆخە تێپەڕێنێ شتەکان ئاسایی بێتەوە نەک ئەوەی کە بزانێ ئەو فترەی کە نەخۆش بە تەنها ئەو کاتە نازیان ناوەتێ و شتەکانیان خسۆتە بەردەستی. کەواتە پێنەدانی ناز لەو ماوەیە یارمەتی مناڵەکە ئەیە کە خۆشی ورەی هەبێت و خۆی بە نەخۆش بزەبێت وا خۆی پیشان با کە پشت بەخۆی بەستێ کە ئەتوانێتی پەڕێنێ کە ئەتوانێت ئەم زروفە کاتیە هیوا و متمانەیەکی باتێ نەک ئەوەی لە جیاتیەوە نازی باتێ و داوی هەر شتێک کرد بۆی جێبەجێ بکات. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. بەو پێی کە خاتوماریە باسی کرد شێوازی مامەڵەکردنی ئێمە وەکو خزمان و دایک و باوکی مناڵ زۆر گرنگە لەگەڵ مناڵەکەیە ئێوە پێشنیاری چی بۆ دایک و باوکان ئەکەن کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ مناڵەکانیانە؟ وڵای فیلمستانە مێ شتێ بڵێن مەستۆز ئەترسون لە وتنەکەی چکە هەنێک جار لەوانەیە بڵێن ئەو کەسە خۆی لە موقعیانی بۆیە ئەو قساکە بۆیە ئەتوانێت ئەو قسەکە ئێمە تێئەگەین بەڕاستی کە کاتێکە مناڵەکە تووشی ناڵێک تووشی شەرپەنجابێ بۆ دایکواکە زۆر ناخۆشە ینی زۆر حاڵەکە ناخۆشە بەڵام یەک شت کە زۆر گرنگە ئێمە ئەبێت ئەگەمان لەوە بێت کە کاتێک مناڵێک تووشی ئەو حاڵەتە ئەبێت یەکسەر جیای نەکەینەوە لە مناڵەکانی تر یەکسەر ئەوە نەبێ نازێکی تەواوی بێنێ چکە یەکەم کەس مناڵەکەیە کە هەست بۆ کەم و کوڕیە خۆیەکە یەکسەر مناڵمان بووە ئەڵێ من نەخۆشم بۆیە تووشیم بۆیە ئاوا خۆشیانی ئاوا زەنیا قوڵەکانی جار مناڵەکە پێشتر بەسەر نێشتیان قبول نەکردووە بەس ئێستا مەسەڵەن هەموو شتێکی لێ قبولەکەن کە پێشتر لێ قبول نەکرا سەر لێ قبول کاتە لە ڕووی دەرونیەوە هەستێکی خراپ دروست ئەکا بۆ مناڵەکە دەست خۆش ینی دەم خۆش ینی شتێکی وا هەیە هەستێکی زۆر ناخۆش مناڵەکە دروستەکە و لە لایەکی تریشەوە ئێمە تکا ئەکەین لە دایکان و باوکان کە لە بابەتی نەخۆشی مناڵەکەیانە بەس بێ بۆ قسەی پزیشکەکە بگرن نە دەرو دراوسێ نە دایک و باوکی مناڵی تر نا مام و پول و خاڵ و ئەمان لەبەر ئەوەی بەس دکتۆرەکەیە کە متابعی ئەکات و دکتۆرەکە براشومە نەخۆشەکەی ئەکات و ئەزانێ مناڵە چیەتی ئەمە وەکو دایک و باوک ئێمە کە سەردانی خێزانەکانەکەین چکە ئێمە لە کۆمەڵگەیەکە ئەژین خەڵک گلەیمان لێکاڵێ مناڵەکەم ئەو نەخۆشیە گرتووە کە سەردانی نەکردوم لە کاتی سەردانکردنە ئێمە چۆن مامەڵەکردنمان هەبێ هەم بۆ خودی مناڵەکە دەرون دروستانە بێ و هەم بۆ دایک و باوکەکە خۆی بەپێ ئەوەی کە ئێمە لە پزیشکەکان لە پزیشکە بەڕێزەکانمان پرسیوە باشە ئەڵێ بۆ هەنێ مناڵ هەر نابێت کە سەردانی بکە باشە لە بەرەوەی مەناعی بەهۆی عیلاجەکانەوە بەهۆی چارەسەرەکانەوە زۆر دابەزیوە باشە ئەتوانی لەو حاڵەتەیە کەمێک کەمتریکەینەوە بە تەلەفۆن هەواڵی مناڵەکە پرسین
بە تایبەتی لە ئێستەیە لە ڕێگەی سوشال میدیا سوشیال میدیا بڵێ هەواڵی مناڵەکە پرسی مثلەن هەواڵیان پرسی چکا کات هەنێک جار ئەو نەمەناعەکەدا ئەبەزێت ئەتا ئەمە بابەتێکی پزیشکیە بەس ئەوەی کە لە زاری پزیشکە بەڕێزەکانم مسلمانە ئەو نەمەناعی مناڵەکە ئەو نەبەرگری جەستەی مناڵەکەدا ئابەزێت وانە بە یەک ڤایرۆسی شکۆی تووشی کێشەی گەورە بێت بە یەک دانەمزان نەخۆشی بەسیط تووشی کێشەی گەورە بێت بۆیە باشتر وایە لەو کاتانەیە تەندروستی جەستەی مناڵەکە لە ئەوڵا بێ ینی لە پێش هەموو شتێکەوە بێ ئەم جار دوایتران هەنەجار ئێمە خۆمان کە سەردانی قاوشەکانەکەین وانەجار پزیشکێک بڵێت کاکە سەردانی ئەم مناڵەمەکە بۆ نابێت کە سەردانی بکات ئێمە سەردانی ناکەین بێگە چکە بەلای ئێمە لە هەموو شتێک گرنگتر تەندروستی جەستەی مناڵەکەی پاراستنی سەلامەتیەکەیەتی ئەماژەت بەوەیە کە زۆر هونەر بەکار ئەهێنن لە شێوازی پەیوەندی گرتن و شێوازی چارەسەریەکانی کە بۆ مناڵ بە ئەنجام ئەگەێنرێت باسێکی ئەم بەشە هونەریەمان بۆ بکە کە ئێوە چه خزمەتگوزاریەک زیاتر پێشکەشەکەن بەڵێ خۆی زمانی مناڵ زمانی بە تایبەتی تا تەمەنی مثلەن 8 ساڵ بە تایبەتی هونەرە لەبەرەوە ئەم مناڵە لە ڕێگەی بۆ نمونە وێنەکردنەوە لە ڕێگەی یاریکردنەوە لە ڕێگەی زۆر شتی ترەوە دێت لە ڕێگەی بابەت هونەریەکانەوە لەگەڵ تۆ یا قسەکە خۆی دەدەبڕێت و تۆش چیەکەی لە ڕێگەی ئەو شتانەوە ئەبێ پەیوەندی لەگەڵات دروست بکەیت لێگەی بۆ نمونە دانانی چیرۆکێکە دانانی مەسەڵەن ئەم چیرۆکە مەسەڵەن کەسێکە ئەچێتەوە بۆ نەخۆشخانە ئاوا ئەبێ ئاواکە ئاوا ئەمەش بە پێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێ کاتە ئەو کەسێک کە ئەو کارە بە ئەنجام ئەگەێنێ جگەلەوەی کە پسپۆر بێت لە بواری هونەرە ئەبێ ڕاهێنانی تایبەتیشی وەرگرتبێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکی توشبووی شێرپەنجەیە بکەین ئەچینە لای مامۆستا پرژە شادمان کە مامۆستای هونەرە لە پرۆژەی ئارای مناڵپارێزی کوردستان بزانین شێوازی کارکردنەکانیان بە چ جۆرێک. چارەسەری هونەری ئارت تەراپی یەکێکە لەو ڕێکارانەی کە لە چارەسەرکردنی گرفت و پەشێوە دەرونیەکانی مناڵە بە ئەنجام ئەگەێنێت و بە تایبەتریش بۆ ئەو مناڵانەی کە توشبووی شێرپەنجەن ئەچمە لای مامۆستا پرژە شادمان کە مامۆستای هونەرە لە بەرنامەی تەندروستی پرۆژەی ئارا کە مناڵپارێزی کوردستان سەرپەرشتی ئەکات لە ناو خەسخانەی هیوایە. سپاس مامۆستا پرژە بە قوبوڵکردنی میوانداریەکە. زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاسانەکەم بۆ بەرنامەکەتان. زۆر باشە ئەوەی گرنگە دەربارەی ئەو شێوازی چارەسەری و بەکارهێنانی هونەرەیە کە ئێوە لەگەڵ مناڵانی توشبووی شێرپەنجەیە بە ئەنجامی ئەگەێنن لە ناو نەخۆشخانەی هیوایە بۆمان باس بکە کە ئێوە چۆن ئەم ڕێکارانە بەکار ئەهێنن و لە چ ڕوویەکی شەوە یارمەتی مناڵ ئەیات. ئێمە وەکو ستافی مناڵپارێز کە لە ناو نەخۆشخانەی هیوایە ئیشەکەین من وەکو مامۆستای هونەری لەوێ ئیشەکەم سەرەتا کە کەیسە تازەکانیان لە ڕووی لایەنی دەرونیەوە زۆر شێواون لەبەرەوەی هەم دایکە و باوکەکان هەم مناڵەکە لەبەرەوەی خۆت ئەزانی ینی خەستەخانە بۆ ئەو زۆر شتێکی جیاوازە هەر بەگشتی بۆ هەموو مناڵێک وابزانم نەخۆشخانە شوێنێکی خۆش نییە. ناوەڵە لەبەر ئەوە کە ئێمە ئەزانی ئەو کەیسە تازە و تازە هاتووە یەکسەرە چین بۆ لای پێش ئەوەی دکتۆرەکان بیبینن یان هەر چارەسەرێکی بۆ بکرێتە لای ئێمە ئەگەر تەشخیصیش نەکرابێت ڕاستەوخۆ ئێوە بەڵێ ڕاستەخۆیەتە لای ئێمە سەرەتا لە ژوورەکەدا ئەنیشین قسەی لەگەڵەکەی زانی چەند ساڵە ناوی چییە ئەخوێنێ تەمەنی چەنە تر وردە پرسیاری حەز و خولیاکانی لێکەین حەز لە وێنە کێشانە یان حەز لە ئیشی دەستە یان بۆ نمونە حەز لە یاریەکی فکری هەیە بۆ نمونە مار و پەیژەیە یاری شەتڕەنجە ئونۆ ئەو مناڵ زۆر ئێستا حەزی لێتی یاری ئونۆ هەر یاریەکی تر وردە لەگەڵی قسە ئەکەین هەتاکو ئەکرێتەوە لەگەڵمانە خۆمانی پێ ئەناسێنین دوای ئەوە ئەگەر حەزی لە وێنە کێشان بێت دەفتەر و قەڵەمی بۆ ئەهێنین پێی ئەڵەم خۆت ڕسم ئەەکەی یان ئەتەوێ یارمەتیت بم سەرتا مناڵەکان داوای یارمەتی ئەەکەن چکە جارێ سەرەتایانە حەزەکە ڕسمێکی پێ پیشان بم یان فکرەیەکی بەمێ ئەلبەتە بەپی تەمەنی مناڵەکەش گۆڕانێت ئێستا وێنانی کە لە پشتی منەوەیە ئەمە لەلایەن مناڵانێک کە توشبووی شێرپەنجەن بەڵاون پێم وا بێمانە تەمەنیان گەورەیە بۆ نمونە ئەو ڕسمەی کە کراوە تقریبان 14-15 ساڵە ئەمەی تریشیان تقریبان 12-13 ساڵە
ئەمانە خۆیان بەویستی خۆیان ئەمێنانیان کێشا. بەڵێ ئەم جوانە هەردووکیان بەویستی خۆیان بۆ. زۆر باشە کەواتە ئێوە بە پێی حەزی کەسەکە جۆری چارەسەری هونەریەکەش بەکارەهێن. بەڵێ. باشە یەکێک لەو بابەتانی ترکە بۆ بینەرانی زۆر گرنگە مناڵێک کە توشبووی شێرپەنجێ لەوانەیە زۆربەی دایک و باوکان بڵێن چیان پێویستە بۆیان ئەکڕین لە ماڵەوە یاریکردن بێ قەڵەم بۆیە بێ هەر شتێک بێ جیاوازی ئەوەی کە بەڕێستان ئەیکەن لە ناو نەخۆشخانەیە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو وێنە کێشان و یاریکردنەی کە ئاسایی لە ماڵەوە ئەنجامێگەێنە. لە ماڵەوە کە وێنە ئەکات ڕاستە لەوانەیە هەموو مناڵەکان هیان بێ لە ماڵەوە هەر هەمان شتی ئێمەیە بەڵام جیاوازە بۆ نمونە لە خەستەخانە تۆ لەناو ئەو هەموو ئازار و ناڕەحەتیە یەی بۆ لای ئێمە ئەوە یعنی ئیسراحەتێک بە مشکی خۆت ئەی زۆر جیاوازترە یعنی دایکیەوەمان هەیە ئەڵێ لە بۆیەکی ئێوە باشترم بۆ کڕیوە کەچی هەر حەزی لەوەی ئێوەیە چکە ئێمە خۆشمان بەردەوام لەگەڵیان لەوانە لە ماڵەوە دایکەکە ئەو نەکاتی نەبێ بۆی بەس ئێمە بەردەوام لەگەڵیان و وێنێ لەگەڵا ئەکێشین بۆیە زۆری پێخۆش شتێک لە ڕێگەی وێنە و یاریکردنەکانەوە مثلەن دەربڕینی هەستەکانیانانی ئەو وێنانەی کە بینی وتانە تا چەند باس لە هەست و ئازار و بەتاقەتەکەیان ئەکە ئێستا ئەم وێنەی کە لێرە هەیە لەلایەکەوە پزیشکێکە لەلایەکەوە جلوبەرگی سوپەرمانە و باس لە هیوا ئەکە و دەستخۆشی هەبووە ینی چەندێک ئێوە هەستەکانیانی تیا ئەبینەوە لە وێنەکانەکە کێشن. ئەوەش بەپێی تەمەنەکان ئەگۆڕێت ئەو مناڵانی کە ئەزانین لە توانایانە بیرکەنەوە بۆ نمونە لەسەر و 8 ساڵەوە لەسەر و 6 ساڵە ئەتوانن ئەو بیریان لا دروست بێت من بە نسبەت خۆمەوە هیچ شتێکیان پێ ناڵم کە ڕستمی کات تەنیا لەو حەو بۆیەکان ئەخەمە بەردەستی لە تێکەڵکردنی ڕەنگە یارمەتی ئەم ئیتر پێی ئەڵم خۆچی دروستەکەی دروستیکە. بەشێک لە چارەسەریەکان ئێمە بە ئەوی کەسەکە هەستی خۆی دەربڕێ ئازارەکەی کەمتر ببێتەوە لەلا ئایا هیچ تەکنیکێکی تایبەت هەیە بۆی ئەو ئازارە جەستەییان بۆ کەمتر بکاتەوە بۆ نمونە لە ڕێگەی ئەو جوڵانەی کە بەدەستیانی ئەکەن یان ئەو جوڵانەی کە بەجەستەیانی ئەەکەن؟ بۆ مناڵەکان لەبەر ئەوەی کە زۆر عیلاج بەکار ئەهێنن دەمارەکانیان زۆر لاواز ئەبێت لەبەرەوە پێویستی بەوەیە بەردەوام دەستی بجوڵێنێت کێتە لای ئێمە بۆ نە یاری میکانۆی لەگەڵەکەین یان وێنەی لەگەڵا ئەکێشین دەستی ئەجوڵێت ئەمەش هەم چارەسەرێکە بۆی دەمارەکانی زیاتر ئەوەنێ دەرکەون کە دەست ئەجوڵێنێت هەروەها بۆ لایانی دەرونی خۆشی زۆر باشە ئیسراحەتێک ئەکات. یەکێک لەو گرفتانەی کە مثلەن ڕوبەڕووی ئەبنەوە و بە تایبەتریش بۆ دایک و باوکەکان زۆر قورسا کاتی ئەبیرن مناڵێک مثلەن پێویستەکە قژی لاو ببرێت ئایا ئێوە هەوڵتان ناوە ئەمە بە شێوازێک لە ڕێگەی وێنە کێشانەوە ینی وردە بۆی بۆ مناڵەکە نەبێ بە شۆکێک چۆن ئەمەیان لەگەڵاکەن؟ ئەو کەسانەی ئەو مناڵانی کاتی ئەگەن لەوەی کە قژیان هەڵ ئەوەرێت لەگەڵ تۆژەرە دەرونیەکەمانە ئەچین بۆ لای باسی ئەکەین پێی ئەڵێن ئەم چارەسەرانی تۆ بۆ ڤیتامینەوە بۆ ئەوەیە سەرەتا قژ ئەوەرێنێ بەڵام دوایی زۆر جوانترێتەوە هەنێ لە کچەکانمان بۆی یەکسەر تووشی ئەو سەدمەیە نەبن خۆمان وردە قژی بۆ ئەبڕین بۆ کوڕەکان نتوانین بڵێن ئاسانترە بۆ کوڕەکە بەڵێ چکە کوڕ عادەتەن ها ڕاهاتووە لەگەڵ وەزعەکە زۆر کێشەی نییە چکە عادەتەن خۆیان قژیان کورتە یان زۆر کورت ئەکرێتەوە بەڵام کچ عادەتەن قژیان درێژە بۆ کوڕەکان لەوانەیە ها چەند کەیسێکمان هەبێت کە پێی زەحمەت بوو بێت بەس کچەکان بە تایبەتی زۆر ینی ئەگەر تەمەنیشان مناڵ بە هەست بەوە ئەکەن کە لە قژیان ئەوەرێت وەکو جێگرەوە چیان بۆ ئەکەن لە ڕووی هونەریەوە مەسەلەن کڵاو مەسەلەن قژیان بۆ دروست بکەن بە شلیلە بە یاریکردن ئەمە بەکار ئەهێنن یان ئەتانەوێ وردە قوبوڵی ئەوە بکات کە قژێ ڕووتاوە نەماوە و دواتر قژی بۆ ئەگەڕێتەوە لە سەرەتا زۆر قورسە ئەوە قوبوڵکەن بەڵام وردە سەرەتا ئێمە باڕووکەیان بۆ ئەکڕین باڕووکەکانیشمان هەمویان ئەسڵین و وەکو قژی تەبیعی خۆیان وایە بۆی زۆر هەست بۆ نەقسە نەکەن یەکسەر دوای وردە ئەیکەن بە کڵاو یان ئەیکەن بە لەچکی سەرەکان هەرێکە بە مۆدلێک ئەیبەسێ تاوای لێ خۆیان هیچیان وەرناگرن هەر احتیادی ینی قوبوڵی ئەوە ئەکەن کە قژیان پێوە نەماوە زۆر بەلاشان احتیادی ئەبێت ئەو بەیەکەوەبوونەی کە بەیەکەوە لەگەڵ مناڵەکانی تراهەیەانە ئەوە چی یارمەتیکیانەیە بۆ نمونە
وەنیا چەند مناڵێکی تر ئەبێنن هاوتەمەنی خۆیانە ڕەفیقایەتی دروستەکە تا چەند لەو چارەسەرکردنی هونەریەیە تێکەڵی یەکتری ئەبن یان باسی ئازارەکانیان ئەکەن لە ڕێگەی ئەو یاریکردن و وێنە کێشانەی کە هەیەە ئەوەی کە تێبینیتان کردە. ئێمە ژووری یاریمان هەیە لەوێ مناڵەکان پێش ئەوی بچنە لای دکتۆرەکان لەبەر حاڵەتی خۆیان لەوێ کۆئەبنەوە کۆمەڵە یاریتیا یاری ئەەکەن کە کەیسێکی تازەیە جارە مناڵەکە سەرەتایەتی ئەگەڕین بەشون ئەو مناڵانی کە لە تەمەنی ئەوان ئەهێنی لەسەر مێزی وێنە کێشانەکە کۆئەبینەوە بەیەکیان ئەناسێنین وردە وردە ئەیانکەین بە ڕەفیق ئیتر وای لێە خۆیانە بن بە ڕەفیقی نزیکی یەکتری بەیەکەوە ڕاستمەکان بەیەکەوە ئەچن بۆ لای دکتۆر بەیەکەوە یانەوە جا مناڵی واشمان زۆر زۆرەکە لەوێ یەکتریان ناسیوە و دوای ئەوەش کە ینی چاک بوونەتەوە هەر ڕەفیقی یەکترن ئێستا. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن. خزمەتگوزاریەکان و پێشکەوتنەکان لە بواری دەرونی و کۆمەڵایەتی بەردەوامن. بە سوپاسەوە مناڵ پارێزی کوردستان یەکەمین ناوەندە کە یارمەتی مناڵانی توشبووی شێرپەنجەیات لە ناو نەخۆشخانەی هیوایە کە لە ڕێگەی ئەو ستافەی خزمەتگوزاریەکان پێشکەشەکەن. بەو هیوایان دەروندروستی ئەم جارە توانی بێتی تیشک بخاتە سەر ئەو خزمەتگوزاریەی کە لە ناو نەخۆشخانەی هیوا پێشکەش بە مناڵانی توشبووی شێرپەنجە ئەکرێت بە هیوای دەروندروستی بۆ هەمولایەک.